سڵاتان لەبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان درێژەی کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە شاری سنا بەڕێوەچوونی مەراسمی حوتەمی گیانبەختکردووانی ژینگە لە شاری سنا دەست بەسەرکردنی ئەبوبەکر ئۆقابی لە شنۆ ئەشکەنجە و ئازاری پژمان تووبرە ڕێزی لە زیندانی فەشافویە کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە شارستانی شادەگان جاخرانی شرکەتی فولادی پارس و بێکاری کرێکاران لە سیستان و فەرمانی نێتانیاهوو بۆ داگیرکردنی تەواوی کەرتی غەزە. درێژەی کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە شاری سنا ڕۆژی دووشەممە سێنزەی گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شارەزاری سنا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەجەنی جاخوازی لە بەرزەم ئەو ناوەندە دەوڵەتیە کۆبوونەوە بە وتەی کرێکارانی ناڕازی بەڕێوەبەرانی شارەداری سنا ماوەی 5 مانگە هەقدەست و هەقی بیمەی پێرسنۆلی ئەو ناوەندەیان پەرداغ نەکردووە و بۆ هۆیەوە کرێکاران لە دۆخێکی سەختی معیشەتیدا دەژین و لە خزمەتگوزاری دەرمانی بێبەشکراون. بەڕێوەچوونی مەراسمی حوتەمی گیانبەختکردووانی ژینگە لە شاری سنا ڕۆژی دووشەممە سێزدە گەلاوێژ مەراسمی حوتەمی سێ گیانبەختکردووی ڕێبازی سەوزی ژینگە لە شاری سنا بە ناوەکانی چیاکۆ یۆسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مۆرادی بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو بە پێوە دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی هەمیشە زیندوو چیاکۆ یۆسفی نژاد هاوڕێی لەگەڵ کۆمەڵێک لە ژینگە دۆستان چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی شاری سنا لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە لە شارۆچکەی حەسەناوە کۆبوونەتەوە و وێ ڕێڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردووەتەوە. بەشدار بووان بە دوای ئەو مەراسمەدا سەردانی مەزاری حەمید مۆرادی و خەبات ئەمینیان کردووە لە گۆڕستانی بەهەژ محەممەدی و ڕێزیان لە فیدەکاریەکانیان گرتووە. دەست بەسەرکردنی ئەبوبەکر ئۆقابی لە شنۆ ڕۆژی دووشەممە شارۆمەندێکی خەڵکی شاری شنۆ بە ناوی ئەبوبەکر ئۆقابی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێ زانیاریەکان هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی ئەبوبەکر ئۆقابی لە گوندی باڵاگیری سەر بە شاری شنۆ و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە ڕفاندووە. تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ناوبراو لەبەردەستانیە. ئەشکەنجە و ئازاری پژمان تۆبرە ڕێزی لە زیندانی فەشافویە بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران بەندکراوێکی کوردی خەڵکی کرماشان و دانیشتووی تاران بە ناوی پژمان تۆبرە ڕێزی پاش دەست بەسەرکران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە سەختی ئەشکەنجە و ئازار دراوە. ڕۆژی 23 پوشپەڕی 1404 هێزەکانی وەزارەتی ئیتلاعات هێرشیان کردە سەر ماڵی باوکی پژمان تۆبرە ڕێزی و ناوبراویان دەست بەسەر کرد، بەڵام زڕدایەکی پژمان بەهۆی هەڕەشە و گوشاری هێزەکانی حکوومەت تووشی جەڵتێدڵ بووە و گیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پژمان لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە بە محاربە و ئەفسادولفیل ئەرز تۆمەتبەر و بۆ زیندانی فەشافویە گوازراوەتەوە. شایانی باسەکە ئەو بەندکراوە کووردە لە مانگی ڕێبەندانی ساڵی 1403دا جارێکی تر دەست بەسەر و لە ژێر ئەشکەنجەی سەختدا بریندار کرابوو. خۆکوژی بەندکراوێک لە زیندانی ناوەندی ئیلام ڕۆژی یەکشەممە یونس سۆهەیلبەیگی بەندکراوی خەڵکی ناوچەی حەوتکانی سەر بە شاری ئیلام لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. یونس سۆهەیلبەیگی پێشتر بەهۆی ئەنجامدانی چاوانی کۆمەڵایەتی دەست بەسەر و دواتر بە زیندان مەحکوم کرابوو. بەپێ زانیاریەکان خراپی دۆخی زیندان نەبوونی ئیمکاناتی ڕفاهی و گوشاری مامورانی حکوومەت ناوبراوی تووشی داڕەمانی دەرونی کردووە و ڕۆژی یەکشەممە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە.
کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە شارستانی شادگان. ڕۆژی دووشەممە 13 گەلاوێژ کرێکارانی شاغەڵە لە شارەزاری شادگان دژ بە نەزانی داخوازیەکانیان لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە کۆبوونەوە. بە پێوە دیمەنانەی لە تووڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کرێکارانی ناڕازی بە ڕاخستنی سفرەی بەتاڵ لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە ناڕزایەتی خۆیان لە ئازنەدانی هەغدەست و دۆخی خراپی معیشەتی نیشان داوە. بە وتەی ناڕازیان چەند جار لە ئازنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. خۆپێشاندانی خەڵکی مازندران و گیلان لە ئازنەبوونی خزمەتگوزاری. شەوی دووشەممە 13 گەلاوێژ دانیشتوانی شارەکانی فەریدون کەنار، بابۆلسەر و لەنگڕود لە بەردەم ئێدارەی بەرقی شارەکانیان کۆبوونەوە و خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون. بە پێ زانیاریەکان، خۆپێشاندەران بە وستنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی گەندەڵ و ناکارامەی کۆماری ئیسلامی نیشاندەوە و خوازیاری دابینکردنی ئاو و کارەبای 24 کاتژمێری بوون. ناڕازیان ڕایان گەیاند بەهۆی بڕانی بەردەوامی کارەپا، کەلوبەلەکانی نێوماڵیان لە کارکەوتووە و سیاسەتە هەڵەکانی ڕژیم تەندروستی ژنان، منداڵان و بەسەڵاتچوانی خستووەتە مەترسیەوە. داخرانی شرکەتی فولادی پارس و بێکاری کرێکاران لە سیستان. بە پێی راپۆرتی حاڵبەش، شرکەتی فولادی پارس لە سیستان داخراوە و بۆ هۆیەوە 80 کرێکار بێکار کراون. بە پێ زانیاریەکان، ئەو شرکەتە بەرهەمهێنەری میلگردی یاسینی بووە و بەهۆی نەبوونی کارەبا و کێشەی دارایی داخراوە. لە حاڵێکدا بەڕێوەبەرانی شرکەت هێشتا هەغدەستی 3 مانگی کرێکارانی ئەو کارگەیان پەرداخ نەکردووە. بە وتەی چالاکانی کرێکاری، لەو دۆخە سەختە ئابوووریەدا 80 کرێکار بێکار کراون و معیشەتی 80 کارگەر و بنەماڵەکانیان خستووەتە مەترسیەوە. گیانبەختکردنی 3 گەنج پاش هەڵاتن لە دەست هێزە ئینتیزامیەکانی بۆین زەهرا. شەوی شەممە 10 گەلاوێژ 3 گەنجی تەمەن 18 ساڵی خەڵکی بوین زەهرا پاش هەڵاتن لە دەست هێزە ئینتیزامیەکانی ڕژیم تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان، هێزە ئینتیزامیەکانی شارستانی بوین زەهرا بە دوای 3 گەنجی ماتۆر سەواردا بە ناوەکانی پوریا زەمانی، محەممەد سفید گەرزادە و ئەبوولفەز فەلاح ئەکبەری داکەوتون و هۆڵیان داوە دەست بەسەریان بکەن. ئەو 3 گەنجە لە کاتی هەڵاتندا تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و گیانیان لەدەستاوە. بە دوای ڕووداوەدا خەڵکی بوین زەهرا خۆپێشاندانیان کردووە، بەڵام سەرکوتگەرانی حکوومەت هێرشیان کردووەتە سەریان و 50 کەسیان بۆ دادسەرای ئەو شارە بانکێش کردووە. دەستبەسەرکردنی 6 چالاکی مەدەنی لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 3 شارۆمەندی بەلوژ لە شارەکانی میرجاوە و چابەهار، ڕۆژنەمەوانێک لە ئەردەبیل، چالاکێکی مەدەنی خەڵکی شارستانی بلداجی و چالاکێکی سیاسی خەڵکی ئەفغانستان لە تاران لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان، 3 شارۆمەندی بەلوژ بەناوەکانی عەبدولغەفار ئازەرنووش، مەسعود بەلوش تەمەن 20 ساڵ و مەنسوور بەلوش تەمەن 25 ساڵ لەلایەن ئێدارەی سڵاتی میرجاوە و چابەهارەوە ڕەفێنراون و هیچ زانیارێک لەسەر چارەنووسیان لەبەردەستانیە. لە شاری ئەردەبیل، ڕۆژنامەوانێک بە ناوی مەیسەم ڕەشیدی لە هێرشی هێزەمنیەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. لە شارستانی بلداجی لە ئۆستانی ئەسفەهان، چالاکێکی مەدەنی بە ناوی حەمید قاسمپور فارسانی لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە ڕەفێنراوە و لە شاری تاران، چالاکێکی سیاسی خەڵکی ئەفغانستان بە ناوی ئیلهام ساڵحی لەلایەن وەزارەتی ئیسڵاتەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. بانکرانی کوڕۆژ جەلیل بۆ دادگای انقلابی یاسووچ. ڕۆژی دووشەممە 13 گەلاوێژ کوڕۆژ جەلیل، چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی یاسووچ لەلایەن لە قیسەدوویەکی دادگای گشتی و انقلابی ئەو شارە بانکێش کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو بانکرانە لەسەر سکاڵای سڵاتی سوپای پاسداران ئەنجام دراوە و
کوڕۆژ جەلیل بە بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی و هاندانی خەڵک بۆ تند و تیژی تۆمەتبار کراوە. جێگەی ئاماژەیەکە ناوبراو پێشتریش بەهۆی چالاکیەکانی دەست بەسەر و زیندانی کراوە. سەپاندنی سزای ئەعدام بەسەر 3 گەنجی بەلوچ و لە 3 دارەزانی 2 بەندکراو. لە ڕۆژانی ڕابردوودا 3 دەست بەسەرکراوی شۆڕەشی ژینا لە شاری زاهیجان بە ئەعدام مەحکوم و 2 بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماوا و ئیلام لە 3 دارەدراون. بەپێی زانیاریەکان محەممەد دەرویش ناڕوئی تەمەن 22 ساڵ، یاسین کەبدانی تەمەن 21 ساڵ و بنیامین کوهکان کە لە کاتی دەست بەسەرکردندا تەنیا 16 ساڵی بووە لەلایەن دادگای ئینقلابی زاهیجانەوە بە ئەعدام مەحکوم کراون. هەروەها 2 بەندکراو بەناوەکانی سابر عەزیزپور تەمەن 25 ساڵ و ئێقباڵ عەبدالی بە تۆمەتی کوشتنی بانقەس لە زیندانەکانی خۆڕەماوا و ئیلام لە 3 دارەدراون. قەیرانی سیستمی بەهداشت و دەرمان لە ئێران. ڕۆژنامەی ئیقتیسادی ملی ڕۆژی ڕابردوو لە راپۆرتێکدا باسی لە سەرگەرزانی خەڵکی ئێران لە نێو گێژاوی سیستمی بەهداشت و دەرمان کرد. بەپێی راپۆرتە کاریگەریەکانی قەیرانی سیستمی بەهداشت و دەرمان بەرۆکی خەڵکی هەژاری ئێرانی گرتووەتەوە و هیچ پەرستارێکی دەرچووی زانکۆ حازر نییە بۆ ڕێژە کەمەی حەقدەست کار بکات. گرانی نرخی دەرمان و دەستڕان نەگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی نەخۆشەکانی تووشی ئازار، خەمۆکی و تەشویش کردووە و بنەماڵی نەخۆشەکان بە دوای دەرماندا سەرگەرزان بوون. هەروەها کۆشکردنی کادری دەرمانی پسپۆڕ بۆ دەرەوەی وڵات سیستمی دەرمانی تووشی داڕمان کردووە و مافیاکانی سەربەدەسەڵات دەرمانە کەمیابەکان لە بازاڕی ڕەشدا بە چەند هێندەی نرخەکە دەفرۆشن. دووە هەواڵ فەرمانی نێتانیاهوو بۆ داگیرکردنی تەواوی کەرتی غەزە. بەنیامین نێتانیاهوو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند گروپی حەماس ئاگربەستی ناوێت و بڕیاری داوە هێزە چەکدارەکانی وڵاتە هەموو کەرتی غەزە داگیر بکەن. بەپێی راپۆرتی مێدیەکانی ئیسرائیل هێشتا کابینەی ئەمنیەتیە وڵاتە ڕەزامەندی لەسەر فەرمانەکەی نێتانیاهوو نیشان نەداوە، بەڵام نێتانیاهوو سوورە لەسەر دەستپێکی ئۆپراسیۆنی نظامی لەو شوێنانەی دیلەکانی دەستی حەماس زیندانی کراون. هاوکات بەهۆی گەماروی سەرکەرتی غەزە ئاوارەکان و باریکەیە لە دۆخێکی کارە سادباردا دەژین و ڕۆژی ڕابردوو 56 فەلەستینی دیکە لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی بە تەقەی سەربازانی ئیسرائیلی گیانیان بەخت کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەستە بن.